سڵاوتان لێبێ خۆشەویستان. وا بڕیار بوو کە من بەرنامەیەک پێشکەش بکەم لەسەر چۆنێتی ڕێگاڕۆشتنی گەنجان و خێزانەکانی ئەم وڵاتە بۆ دەروی هەرێمی کوردستان بەرەو ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا و بەتایبەتی وڵاتی ئەڵمانیا. ئەمانە لێرە لەم کەمپیانەوە لەزگی کەمپەکەی پیانە. خۆشحاڵم کە لە وڵاتی ئەڵمانیا توانیم لەگەڵ جەناب تا چاوپێکەوتنێ بکەم. لە تورکیاوە هاتم بۆ هەنگاریە، لە هەنگاریاوەش هاتووم بۆ نەمسا، لە نەمسەش بۆ ئەڵمانیا، لە ئەڵمانیاش چوون بۆ بەریتانیا و کات دیپۆرتی هەنگاریە کرام و ئێستاش گەڕامی و ئەڵمانیا. بەڵێ وێنەکان ئێستا ئامادەن، ئێستا خەریکی کارکردین بۆ کۆکردنی وێنەکانیش و لەم بەرنامەیەشا ئەم وێنانە ئێوە ئەیبینن. بە قاچاق هاتمە یۆنان لە ئیستانبول بۆ یۆنان حتا ئەڵمانیا هاتم. جگە لەوەش چەند گەنجێکم لە شاری کیل لە ئەڵمانیا چاوپێکەوتن لەگەڵاکردون کە ئەوان دانیشتوی کەمپەکانی شاری کیل بوون. تۆش کوردی؟ ئەمەش کووردە هەر لێرە دانیشتووە؟ ئەمانش ئێوەش کوردن؟ کوردن؟ لەگەڵەوەشا لەوێ کوڕێکم ناسی، وتم ناوت چییە؟ کوردێکی زۆر دەوری یا بوو، تیناو سیروان بابانە. سیروان کاتەوە باش سەعات چەند هاتی بۆ کەمپەکە؟ لە دەوری یەکی شەوانەیە. زۆر چاکە تۆڵێن زۆر هاوکاری خەڵکەکەی، ئەو لە وەڵامان پێوتم. دیسان وەکترێ بینینەوە لە ئەڵمانیا بۆ کوردستان. پرسیارەکەمنەوەیە ئێستا خەڵکێکی زۆر تۆ گەڕایتەوە بۆ سلەیمانی، خەڵکێکی زۆر چاوەڕی تۆ ئەکاتەوە بگەڕێتەوە بۆ کەمپەکەی کێڵوانە هەر بەردەوامی لە میشت بەردەوامە. ئێستا ئەگەر بڵم با تەلەفۆنەکەم لە گیرفاما دەربێنم لەم دقەی کە تۆ کە ئێستا قسەمان کردو ئەزی بینیم زین چەند کەس تەلەفۆنی کردو لێەوە تا نەمبینیوە. باشە ئەگەر ئاسایە بشیگە با بزانە ماڵێتی کە بە ڕۆژانە لێرە من جوابێمەوە هەمویان کێشە و شتیان هەیە. بۆ نمونە وەرێگەی کە نەبخوێنەوەتەوە هەمووی کێشیان هەیە، کێشەی مانەوە، کێشەی پەنجەمۆری بڵغاریا، کێشەی پەنجەمۆری هەنگارە، کێشەی خێزانی ئەملاولا لێرەشەوە هەر لەگەڵیانم بەشەر لێ پۆستێکم کوتم تکاتان لێکم لێم ببورن ناتوانم وەڵام بەمەوە، بەڵام نەمتوانی کە وەڵامیان نێمەوە. ئەگەر کامێرەکەت لە پشتەوە پێنج کەس دەبینم کە وەخت خۆی لە شاری کیل بوون لەگەڵ مانابوون بەخواستی خۆتان هاتوونەتەوە. من دوو مانگەڵ ئەڵمانیا نمونە منیان فڕێداوە شارێکی بچووکە دەڵێن تا 8 مانشکە باسی محکەمە مەکە، خواردمان نادەنێ، مانگانە 340 یۆرۆمان نەدەنێ. ناوەڵڵە بەڵێ لە خانوان، بەڵام ئەگەر جگارێک پێش بی مانگانە 240 یۆرۆت بەس بۆ جگارێ. بە هەموو شێوەیە کوردستان باشتوە، بەڵام لە ڕووی قانونەوە ناوی کوردستان مێنا. ئەگەنە بۆ ژیان کوردستان یەک دقەی کوردستان هەموو ئەوروپا دێنێ، بەڵام ژیانی تێدا نەماوە. کاتێکی خۆشی شەڵا کوردستان چاکە بێ هەموو یەگەڕێتەوە. وەڵی وڵاتی خۆمان لە هەموو شوێنێ خۆشترە. بەس هیوادارم کە ئەم حزبانە ئەم کەناڵانە کەوا بکەن نەک چواردانن کەس حسابی بۆ ناگە، سەرۆ حیزبەکان بێنن دانشن بەیەکەوە. کاکە با دانشن بەیەکەوە بڵێ فەرموو بزان خەتای چییە، خەتای چییە ئەم دزی و وازیە، نە ئەم تەقینەوەی هیچ نییە بۆ خۆشیە. بە هەمویان دانشن بەیەکەوە بزان کاکە خەتای چییە، کێ پێی ناکرێ کورسێکە جێبێلێ، کێ پێ یەکرێ بە ئەم خەڵکە ڕانەکە بەسە عیبە. یعنی ئەمە نەیان خوارد تێریان نەخوارد لەم پارەیە. ماڵ دنیا هیچ نییە، ئینسانەوەیە کە احترامی خۆی لە جێ و مەکانی خۆی بمێنێ هەتایە خەڵک احترامی بگرێ بۆ دوا ڕۆژ مێژوو بەحسی بکە، نەوەک بڕە هەموو ڕۆژێ دزی بکات و هەموو هەر خڕێکا لە ئەوروپا و لە هین لە قەسر لێ بدەن لە دوبەی و لەو ئەمریکا بۆ وڵاتی تر دزی بکەن. وڵاتی ئەڵمان زۆر لێ رازیم، لە کیل دانیشم لەخوا بە زیاد هیچ عیبمان نییە، ڕاتمان هەیە و بە 3 مانگ جارێ ڕاتم وەرەگرت لە کوردستان 501,000 حسابی ئەویان بۆ کردبووین، هەزارەکە لە مەتحەم نەخۆین، هەزارەکە دوو فەلافلی پێات تێگەی، ینی 1500 بە 500 ینی فەلافل بە 500 بوو. چاوەڕێکی لە کوردستان ناکەی. پەشیمانی لەوەی کاتوویت؟ کوڕەنە وەڵڵا هیچ پشێمان نیم. ئەوە بیریانە هیچ کەسێ نێ بیری کەسکاری نەکا، بەس کەسوکارەکەی خۆشمان هەر لەم ناخۆشی ئاژین. یەکێک بووی لە دانیشتوانی شاری کێڵ. وەگەوەش کە من ینی لە کەمپێوێ بووم هیچ کەم کوردیەکم نەبووە لەوێ لەینی حکوومەتی ئەڵمانیا. من خۆم نەخۆشم یانی چارەسەری نەخۆشیەکەیان بۆ کردو مەمنونی حکوومەتی ئەڵمانیا.
مەمنونی کاکسیروانیشمانی کە لەوێ کە هاوکاری کردوم وەگەوە کاتوشمەتەوە خۆم هاتوومەتەوە بەدەستەمەندی خۆم هاتوومەتەوە ناحکومەتی ئەڵمان نەناردومێتیەوە خۆم ینی بە حوسن و دەزای خۆم هاتوومەتەوە بۆم شاری زۆریشی پێوتمتەتی مەدەرەوە بەڵام تێ خۆم هەراتمەوە ئەینا وەگەوە ئەمتوانێکە بیژمامایەتەوە ینی پێی ودمتی بیژمێنەرەوە ئەمە لێکە بوو کە لاوانە و جوابێ شتێکیش ببوایە بەڵام تە خۆم هاتمەوە 20 ساڵە إقامته بەڵێ هەموو شتێکم هەیە إقامته هەژدە ساڵ و نیوە لە ئێرانە نەوەڵا ئیقامەم نییە هەژدە ساڵ و نیوە لە ئەوروپامە بەڵام ئێستاژ ئیقامەم نییە أي تحملي كردو ماوية بەڵێ تەحملم کردووە تەحملیش دەکەم بەنیازیش نیم گەڕەمەوە بۆچی وامانیاتی مهم کوردستانە جێ واللهی لەبەرەوەی هیچ شتێکمان نەبووە لە کوردستان بەتەکیید ئێمە خانووەکمان هەبوو لە کوردستان هات ناویشیان لە تێکداین باسیەوە بۆ کە چۆن هاتی بۆ ئێرە من بە ڕێگەی قاچاقەوە هاتووم لە تورکیاوە هاتووم لە تورکیاوە هاتووم بەڵێ لە تورکیاوە هاتووم بۆ هەنگاریە لە هەنگاریاوەش هاتووم بۆ نەمسا لە نەمسەش بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیاش چون بۆ بەریتانیا و کات دیپۆرتی هەنگاریا کرام و ئێستاش گەڕامی و ئەڵمانیا ئەم گەنجانێکی ئێستا هاتوون شتێکی باشیان کردووە وڵاتی واللهی بڵم باشیان کردووە یان خراپیان کردووە ئەوە بۆ خۆیان دەزانن لەبەرەوەی زۆربیان دێن دەگەڕێنەوە نازانم تەحمل ناکەن یان ئەوەیان نییە بەڵام کە دێنە ئێرانە ئەو هەموو دەردەسەری و نەهامەتیان کێشاوە سەریان لە شێوە ئێستا دەشگەڕێنەوە من نمونەم زۆرە زۆرە نمونونەکان ئەو کەسانەی کە ئەگەڕێنەوە بە ویستی خۆیان من دووبارەی ئەەکەمەوە تا ئەم ڕۆژە 23 چوارە من لە ئەڵمانیا نازانم هیچ یاسایەک نییە کورد دیپۆرت بکرێتەوە بڕەوانە بکرێتەوە بەڵام کورد بە هەزارەهان ناویان نووسکراون من خەڵگەیە تەلەفۆنم بۆکە ئەڵێ بە قوربانە بم بگەڕێنەوە گەڕانەوە هیچ کێشەیەک نابێ بەڵام بە یاسا ڕێکخراوە ئەو کەسێک ئەوێ داوای پەنابەرێتیەکە ئەوێ بڕاتەوە لە بەرپرسانی شارەکە لە بەرپرسانی کەمپەکە توێژەرۆی کۆمەڵایەتی هەیە لە ناوی خاتی سووری ئەڵمانیە و دانیشن لەگەڵ یا پێ ئەڵەن بۆ ئەڕۆیتەوە وڵاتەکە چۆنە نازان تۆ خەڵکی ژێ لە پێشا خەڵکی هەر شوێنێ بیت خەڵکی فینلەنداش بێ پێڵم مەڕۆ من ئاڵێ مەڕۆ بۆ ئەڕۆیتەوە تێمان بگەینێت تو بۆ هاتی حجەتەکانی خۆی خاتە ڕوو یا تۆ قەناعەت بەوانەکەیت ئەڵەن باشە یان ئەوان قەناعەت بە تۆگەن ئەڵەی دانیشم ئەگەر تۆ وتت ئەڕۆم و سوور بی لە سەقسێ کەسرێت لێ ناگرێ بەڵام ئەوان ئەڵێ پێمان وتی مەڕۆ پێمان وتی وڵاتەکە جارێ ئارام نییە دوو ڕێگا هەیە بۆ کوردەکان ئێستا ئەمە پامێکەوەیستم لە پۆستێکە ڕایگەنم بەس تۆ بەم ڕاب ئێوە کەناڵی ئینارتی بۆم ڕابگەێنن هەر کەسێک ئێوە بگەڕێتەوە اینجا و کەسێک کە بڕار بگەڕێتەوە ئەڵێ ئێستا بەیانی نا ئێستا بیریەکەم بیری دایکمەکەم بیری کوردستانەکەم بیری شەقامەکانەکە ئیتر شتی وا بۆێنێتەوە سۆز دو ئاجوڵێن ئەڵێ ئێستا با بڕێنەوە ئەو کەسێک کە ئێوە بڕاتەوە پاسپۆرتی پێ و پارەی بیتاقی تارەکەی پێ بەیانی بڕات بلێتی تارە بڕێ بێتەوە کاکدانە نمونەمان زۆرە پاسپۆرتەکەی پێ ئەو کەسی پاسپۆرتی پێ نییە یا پاسپۆرتی پێ و پارەی نییە لە دائیرە حکومەکان ئەچێ پرسیارەکە ئەڵێ من ئەمێ بە ئارەزوی خۆم بگەڕێمەوە بە وڵاتەکەم کوردستانە سلێمانی یا هەولێر لە ڕێی ڕێکخراوی IOM-ەوە بە پرۆسەیەکە 6 بۆ 8 هەفتەی پێچێ ناونووسیەکەن ئەینێرن بۆ سەفارەتی عێراقی لیزە پاسێکی یا پاسپۆرتێکی بە 25 دلار نازام چەنە دەریێنن پەنجەمۆری ئەەکەن بلێتی قیتارەکەی بۆ ئەبرن ئەگەر دوور بێ لە مەتارەوە بلێتی قیتارەکەشی بۆ ئەبرن و 700 ئۆیرۆ تەنها 700 ئۆیرۆ هیوایڵێ حەو دەفتەر شتیوان نییە 700 ئۆیرۆ ینی 700 گەڵاژ نییە ئەوی ترە ئەیەنێ ئەوە پێڵێن بۆ دەستپێکردنەوەی ژیانت لەمە زیاتر نییە سواری تیارا بێ بلێتێکی ئێنێ پاسپۆرتەکەی ئێنێ وەرەقەیەکی سەوزی ئێنێ کە ئەچێت لە جاتی بردینگ کارتەکە ئەو وەرەقێ ئەیە کە ئەو سواری تیارە بێ ئەو وەرەقی ئەگەڕێتەوە بۆ دائیرەکە لەوێ پێڵێن ئێمە ئەم پەنابەرە لە وڵاتمان دەرچووە بەرازیمەمان کردووە تووشی کێشە نابێ بەڵام ئیمزای پێکەن ئەگەر گەیشتە وڵاتەکەی خۆت شتێکت بەسەرات تۆ بەرپرسیاری هەنێک جا من وەکو فەرمانبەر ئیمزایەکەم هەنێک جا وەکو شایەت ئیمزایەکەم هەنێک جار وەکو وەرجێر ئیمزایەکەم ئیتر کێتەوە ئێرە ئەوە تا پێگەنن بۆچی مەسن گەنجەکەڕێتەوە کاروان ئەوانە ئەوها فکر دەکەنەوە گەنجەکانی کوردستان هەربێن بۆ ئەوروپا ئیقامە وەربگرن خان وەربگرن ئیش ئازر بێ بەڵام وانە دەبێت چاوەڕوانی بکەی دەبێ ڕاستی تەعامل هەبێت ئەوروپاش تەعاملی زۆری بێ ناخۆشیە بینی هەست بە غەریبی دەکەی زۆر شتێ بینی هەتا دەبیت چاوەڕێ زۆر شت بکێت هەندێکشت بەدەستدێنی بۆ نمونە ئیقامە بۆ نمونە کارتی ئیش
تۆ لە وڵاتە سڕاستە ئەڵێن کە لە کەمپی ناخۆشە گەنجەیە لێرۆکە ئێستا بەخۆت لەوانەیە بیزانی لەم لە هەفتەیە کە 100 کورد 150 کورد خۆی دیپۆرتی کوردستان دەکاتەوە بۆچی ئەڕێت لەبەر ئەوە دەچیتەوە وا دەزانی ئەوروپا هەمووی ناڵێن باشتەکە ئەو باشتەی کە ئەوان بیر لێ دەکەنەوەوان نییە ئێمە بەردەوامە بین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێن وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن. من لێرەوە سڵاو ڕێزمەیە بۆ کوردستان و چاوی شاماچەکەم و ئیشەڵا بەم نزیکانە نا بەڵام کاتێکیکە بە کوردستان شادەمەوە تۆ گەڕێیتوانە وەڵایی پێشەچی بە خێراتنی بەردامەکە دەکەم خۆشحاڵم کە لە وڵاتی ئەڵمانیا توانیم لەگەڵ جەناب تا چاوپێکەوتنێ بکەم وەکو شخصی خۆم زۆر حەزەکەم بگەڕێمەوە زۆر حەزەکەم بچمەوە ناو شار و نیشتیمانەکە و باوەشی دایکم بەس بەڵام وڵاتەکەمان هی ئەوە نییە کە گەنجی تیاابێ هی ئەوە نییە کە ژیانێکی مسەخیری تیاابێ هی ئەوە نییە کە بتانی ژیانێکی سربەست و ئازاد و خۆشیی تیا بە سەربەری بۆیە ناتوانم بگەڕێمەوە ئەجنا وەکو حەز زۆر حەزەکەم بگەڕێمەوە کوردستان بۆ ڕازیت کە لە وڵاتێکی ئاوایە لە وڵاتێکی ئاوایە بژیتوانم ئاوا سەرە بۆ ناخواردن پێتەڵن جارە جواب بنیە پێتەڵن ڕاست بانیان ئێنە دەرگاکە وەرە دەرەوە ڕیز بەستە نازانشی بەڵام لە ماڵی خۆتا تۆ نەبوو وەرقی وە دوای سوتە ژوورەوە نەبێ شتێک کلی ماڵەوە پێ کلی ژوورەکەی خۆتی ڕاستەوە ژووریش نەم بکلی ماڵەوە پێ و دایکیش خوانەکەی بۆ حازر ڕاستەوە زۆر جار دایکە پێویستی بڕۆم دەوەر نانەکە تۆ ناخۆم ڕاست لێرە بۆ نییە بڵی ناخۆم ئەبێ بیخۆی چونکە ئەمەی لەبرسە مەجبوری وایە مەجبوری ئەو نانە بخۆی کە ئەوە داتیتر هەر شتێکە لەوانەیە کۆمەڵێ شتە لێرە دەنێ بە تەمەنم نەم خوارد و حەزیش ناکە بیخۆم بەس خۆڵایی شلەی گوێزەر بەشیرەوە نازانم شتیوان خواردە لەو کەمپەیە کە هەتا ڕژێ منن تامەکەی لە دەما ئەمەنە ناخۆش ماوەتەوانێ قەت لە بیرم ناچێتەوە ینی بەڕاستی کۆمەڵێ شتێنێ تەسەور ناکەی کشمیش و سەڵق بەیەکەوە نازانم شتی ئەمەر نەدیێ لە دنیاە بەس لێرە بینیم مەخسەم لە کۆمەڵێ شتا وڵاتی خۆمان زۆر خۆشترە خۆزگەم کارێکیان کردایە کە وڵاتەکەی خۆمان وا بواە ژیانمانی تیا بواە و خۆشەکانی تیا بواە بگەڕێنایەتەوە ئیشێک دەکرد ئەمن ئیشێکیانم دەکرەوە ساڵێک و پێنج هەیڤ حکومەتی کوردستان ناتوانێت پارێمە وەرگرت لە حکومەتی بەغدا ئەم بەهدلاندینە 5 ملیۆنیم لە حکومەتی بەغدایە پارێمە نەدا ئەمە بەر کوردستان لە جێهێشت بەر هەندێک جێهێشت کوردستان زۆر وەزعیمان نەخۆش بی ڕاتب نییە تشتێک نییە ئەم نە هەشمان لە هاتی ماوەڕۆپای چۆن هاتی بەرەو ئەوروپا من هاتمە بە قاچاق هاتمە یۆنان لە ئیستانبول بوو یۆنان حتا ئەڵمانیا هاتم ناخۆش بەسەر هات بەلێ من ڕێ ئاوێ هاتم زۆر نەخۆش بی لەو ڕێگایە مەسەن دەگەڵ تا بێت و مردبێ خوا نەخواستە شتێک نا چ کەسی لەگەڵ منە مردوم بەس لە پشمە هاتم مردوونە گەلک ئەفغانی عێراقی کورد سووری غەرق بووینە ناو ئافدا ئێوانە نیان ترسانی بووی نەیت بەلێ وەڵام ئەم زۆر ترسیانە وەختی ئەم هاتنێ بۆ یۆنانستان بۆ جەزیرە یۆنانی گەڵە ترسیان وەزعیمە زۆر نەخۆش بی بس على شو لا برهندي لكردستان الجيش نخوش بكردستان وضع لبر حكمة كردستان وضع مزور نخوش كربي حكمة كردستان باره أنا نو بق هي بس باره نادنا عالمي. شكل باس كرت لفيسبوك الشاب الله كرايوا بس حتى تناند رخنيك شجرت ولا دا صلاة داراني إيرا كأجر شيء بولان أبي چەند ها دەرگا ببڕیت و موعیدێکە بۆ دانن ڕەنگە موعیدەکە دوای دە ساڵێ بە پیرێتی ڕێوەلایەن و بەڵام لە پۆستەکەی توە کە داوەتنامەکە بۆ هاتۆ بۆ تۆ لەلایەن سەرۆکی ئەڵمانیاوە تەفاسیری باز نەکرد کە کوردێک بۆ ڕۆشت چی کرد وتی چی پێی باسی کوردستانی کرد یان باسی تەناخۆتە کرد من باسی خۆم ناکەم چکە من خۆم هیچ نیم تا باسی کەم ومن لە ئەڵمانیا نوێنەری کورد نیم بەتەنها نوێنەری مرۆڤایەتیم ئەو مرۆڤانەی کە ڕووەکەنە ئەوێ بەڵام کورد و کوردستان بەشێکە لە جەستەی خۆمان و ڕۆحی خۆمانەوە حەقی خۆمانە حەقی ئەم وڵاتێ بەسەر منەوە یان تۆ یان یەکیشکەوە کە ساڵانە ساڵی دوو جار
ئەرکی سەرشانی من و ئەرکی سەرشانی سەرۆکی ئەڵمانیایە یەکتری ببینین باسی وەزعی پەنابەران و هاتن و ڕۆشتن بکەین باسی وڵاتەکان بکەین ئیشی منە لەم 6 مانگە زانیاری کۆ بکەمەوە لە ڕپۆرتێکە بەوی بم ئەو ئەتوانێت من داوت کات بەڵام لەسەر ئەوەی کە من ئیمێلێک بنێرمیان نامێ بنێن بڵێ من حازرم لەم دقەیەوە من ئامادەم کەی کاتت هەبوو ڕەنگە جێی سەرسوڕبانن بێ لە نێوان نامەکەی من و نامەکەی سەرۆک کە هاتەوە 3 ڕۆژە 3 ڕۆژە و دوای ئەوە دیاری کراوە ئەو پۆستەی کە بڵاوم کردوتەوە من ئەو نامانە ئەرشیفێکی تەواوم هەیە هیوادارم پێشەوەی من بمرم بیبینم کە ئەو ئەرشیفانە ئیشی تیا بکرێت نەک وەکو هەمووشە ئێمە لێرە خەڵکەکانمانە برن دوای ێنە سەر گۆڕەکان بە مناسبەتەوە من کە ئەمردم گۆڕم نابێت خۆم ئەزانم دڵنیام لەبەروی جەستەی گیانم بەخشیوە کە ئەمرم هیچ شتێ نامێنێتەوە بۆ ئەوی کە بخرێتە ناو گۆڕەوە پێویست ناکە سەردانم بکرێت یەکێ لەو شتانی کە بەخشیمە چاومە بەخشیمە بە ئازاد و دڵەکەشم بەخشیوە بە کوڕێکی یەهودی لە هۆڵندا ئەژی ئەو دڵی کونە خراپ بووە گەریستا لێرە حادیسێ بقۆمێت بەخشیومە گەر لێرە ئەبێت تەلەفۆن بکرێت بۆ هۆڵندا لێەوە یەن دڵەکە ئەبەن و ترەوە ئۆرگان شپێندەی پێڵێن ینی ئۆرگان بەخشینە ئەوەش حاڵەتێکی ترە باست پرسیارت وتت چیم پێوت من بۆ سەرۆکی ئەڵمانیا ئەبێ باسی ئەو وڵاتانە بکەم کە پەناهەندەکانیان لێوێت ڕۆژەکان بەچی گەیشتووە سووریا کوردستان ئەفغانستان ئەسیوبە سۆماڵ ئەم شتانە هەتا دووەلی باڵکانیش ئەتێ بچمەتە باسی لەوە من حەزم کرد نهێنیەکە بڵێیت ئەزانی کاکاروان هەنێشت هەیە شتی تایبەتە هەنێ شتێ سیاست واد لێکا کە نێڵێ هەنێشت هەیە ئەتوانم ڕێی کەناڵی NRT بۆ یەکەم جار بیڵێم بۆ ڕەوشی هەرێمی کوردستان من زۆر دوو دڵ بووم هەتاوام لێ هاوتم ناچم تا ڕەوشەکە بەلایەکانە چێت بەڵام دوایی کاکبەختیاری برام تەلەفۆنی بۆ کردم وتی نە ئەبێ بچی ئەرکێکی نیشتیمانی لەسەر تا ئەبێ بچیت و پرسیارکە لە کاکبەختیار و کوڕاژێک پێم کرد کاک ڕزگارەمین دوای چەند ئەندام پەرلەمانێکی کوردستان کە پەیوەندی تەلەفۆنیم هەیە لە زۆربەی فراکسیۆنەکان لە فراکسیۆنی گۆران لە فراکسیۆنەکانی تر اینجا بەڕێز هاوڕێی خۆشەویستم مامڕۆستەم لە نزیکمەوە بوو لەویش فراوێشم کوتم مامڕۆستە من نامێ بچمە لای سەرۆکی ئەڵمانیا شتێ بڵێم سبێنێ میلەتەکەم بە ئاقارێکی ترا بڕات باسی شتێ بکەم ئەو ڕێی لەوەی ڕابووی وتی تۆ خۆت ئەتوانی هەموو شتێ بڵێ دوایی کەوتینە سەر ئەوەی کە لەگەڵ مامڕۆستەم و کاکبەختیاری برامە ڕاوێژمان کرد تەلەفۆن بۆ یەکێک لەسەر کردە خۆشەویستەکانی ئەم وڵاتە بکەین ڕاوێژم بەو کرد ئەویش پامی بۆ ناردم کە ئەتوانم ئەو شتانە بڵێم کە خۆم بەڕاستی ێزانم منیش چووم بۆ لای سەرۆکی ئەڵمانیا ئەو شتانە وت کە لە دڵی توایە دڵی ئەو هاوڕێنەیە لە دڵی کامێرەمانەکە ئەوانە وت کە بۆچی ئەم وڵاتەمان بەم ئاقارە گەیشتووە ئەوانە وت کە ئەم وڵاتە ئێستا لە چ شێوازێکایە سەرۆکی ئەڵمانیا کە بۆم ئەوت ئەزمەیەکی اقتصادی کارەساتێک ڕوویاوە کریزە ئەزمەیەکی سیاسی لە وڵاتەکەمایە نەی ئەزانی مەرج نییە سەرۆکی ئەم وڵاتەش بزانێت لە ئەرجەنتین چی ڕوئەیە مەرج نییە سەرۆکی ئەرجەنتین ناسێ نەی ئەزانی خۆی بە حکمی خۆی ئینسانێکی تێگەیشت و قەشەیەکە لە کەنیسەیە وەختی خۆی قەشە بوو ئێستا ئیشی سەرۆکی ئەڵمانیایە ئاهێکی بۆم باس کرد ئیتر بۆم باس کرد هەڵبژاردن چۆن هەبووە لەم وڵاتە هەموو کێشەکانی کە خۆم بە عەقڵی خۆم ئەیزانم بۆم باس کرد دیبلۆماسیەتی کوردیم بۆشی کردەوە بە عەقڵی خۆم باشم کردووە خراپم کردووەوە مێژوو هەیە و دوایی تۆمارەکرێ بەڵام داوای دکۆمنت و دەلیلی لێکردم ئەوەی پێم بوو لە 8 هەفتەی ترە داوام ئەکاتەوە من ئەم سەردانم بۆ زۆر شێواز بێکێ لەوانە کە دکۆمنتەکان بەرمەوە لەگەڵ خۆمە بەڵێنی یامێلەویا یەکسە پەیوەندی کرد بە هەنێک دیبلۆماتکارەوە ئەو ڕەوشەی پرسیار کرد ئەو ڕەوشیان دڵنیا کردەوە بەڵێ وایە سیروان بابان ڕاست دەکات ئەم پەیامە ئەوە ئێمە بمانگەیانە نەمانگەیان ئەوە ئەو بۆ دەگەێنێ
هەوڵیا وتی بە باشترین شێوە ڕاوێژەکەین لەگەڵ ئەو وڵاتی کوردستان وتی هەتا پێم وت من لە نەورۆزە ئەڕۆمەوە بۆ کوردستان 20 ساڵە نەورۆزم لە سلێمانی نەکردوێتەوە یەکەم جارمە نەورۆز لە ڕۆژی نەورۆز گەیشتمە ئێرە پێیوتم وتی کە ڕۆژی تۆ ئەوێ یەکەم سمبولی یەکەم نیشارەتی ئیشی من ئەبینیت منیش پێ دەڵێم یەکەم ئیشارەتی ئیشی ئەو قۆنسڵی ئەڵمانیا لە هەولێر بەجلی کوردیەوە هاتە شارەوە من نازانم ئەوان چۆن تەسەڕوفیان کرد بەڵام من ئەڵێم ئیمێلێکم بە ناروتم ئیشارەتەکەم پێگەیشت دەست بەکار بوو جوابی ئیمێلەکە ماتۆتەوتۆتی ڕاوەستە هی وایتر بەڕێوەیە زوو وەرەوە دانیشین کاکەڕۆیان لێرە شتێتری شەیە سەرەنگاگە جوان لە من بێت تازات جوان لەو برادەرە بێ بڵێن نا خۆیان تەحملیان نییە و شتی وایە ئەوە من دوو ڕۆژە ئیشی عەمەلاکەم ئیقامەشم نییە و ئیشی ڕەشەکەم ێ باشە من لە بەیانەوە هەستان تاک و ئێوارە ئیشی عەمەلم کرد بە حەقەر پێیتەوە بۆ کەمپەکە هیچ تامی لەم ژیانە ناکەی ئەگەر چییە ئەلێن مەسەلەن خەڵکانە تێ بۆ ئەوروپا بۆ ئستراحەت و مەسەلەن بۆ ئەوەی ژیانی خۆش باتە سەر بە خۆشتیوانیە لە بەیانیەوە تا درەنگانی ئیشەکەی دوتیتەوە ماڵ نانەکە بەخەوەوە خۆی واسێ سا کوردستان خۆشان ئێرە بە حەقەت کوردستان خۆگوێتان لێ بوو منی چیتر لەسەر ناڵم ئێمە هیوای تەندروستی باش بۆ کاکازاد و بۆ کاسیروان بابان و بۆ ئەوانی کە لە وڵاتەیانین و بۆ ئەوانی کە نێشتجێ وڵاتە ئەخوازین هیوای ژیانێکی خۆش هیوا ماوە بێ هیوامە بن چاوەڕەکەن چاوەڕێم بکەن لە بەرنامەی داهاتووشە تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری بن خواتان لەگەڵ